لدفع ألم هو أصعب منها خواتوشي گرفتاریە کرد دەکا بۆی لە گرفتاریەکی گەورەتر ڕزگارت کە هەمومان سوورەتی کەهف دەخوێنینەوە کاتێکەوە کەسێک کەشتەکەی کون دەکرێت لەلایەن خضرەوە بە هاوڕێیەتی موسا سەلامی خۆیان لەسەر بێ کاتێک کە ڕەخنەی لێ دەگرێت موسا دەڵێ بۆچی ئەو کەشتێت کون کرد دەڵێ وەکانە وەڕاءەه مەلیک یەأخذ كل سەفینەة غەصبا خۆ کابرای کەشتیوان بڕواتان هەبێت تا مردن ئەو حەقیقەتەی نەزانیوە حەد ناڕەحەت بووە خوایە کەشتەکەم بۆ ئەم کونەی تێبوو سێ چوار ڕۆژ لە ئیش و کار بووم لە نەفەر گواستنەوەی ناو دەریا بووم تا چون کونەکەم چاکردەوە کەشتەکەم عیبدار بوو لە نرخیدا بەزی خوا تووشی ئەوەی ناڕەحەتەی کرد چونکە ئەگەر بێت و ساغ بوویایە هەل لەبەر دەمیا پاشای زاڵمی ستەمکار کە چاوی لە قوت و نانی خەڵکەوە بوو دەگەڕا هەر کەشتیەک ساغ بوویە دەستی بەسەرا دەگرت و بۆ خۆی دەیبرد کاتە پیاوەکانی استخبارات و ئەمنەکانی سەیریان کرد وەڵامە کونە ئەمە ئاو هاتۆتە ناویەوە ئەمە درزی تێبووە ئەمە قەڵشی داوە ئەمە بە عەمەل نایە وتیان با بڕۆ ئەمە بە کەڵک نایە ئەم داشقەیە ساغ بوویە لەو شوێنە دەگیرە خوا تووشی ئەو ناڕەحەتەی کرد بۆی لەو بەڵا گەورە ڕزگاری بێ سوورەتی کەهف بە هەموو شێوەکانیەوە پێمان دەڵێ إن الله سبحانه وتعالى يبتلي بالصغيرة لينجي من الكبيرة خوای گەورە جاری وایە گرفتاریەکی بچووکت دێنێتە ڕێگا بۆ ئەوەی لە بەڵایەکی زۆر گەورە ڕزگارت کە وێ هەر کاتێک کە تووشی ناڕەحەتی بووی بڵێ یا ڕەبی خوای پەروەردگار بە باشتر قەرەبوون بۆ بکەیتەوە ومێدەوارم کە ئینشاءالله گەشتبووین بین بە ژیان خوا نەخواستە لە ژیانی خۆمان دەگە تووشی گرفتاری بووین خوا بمان پارێزێ لە گرفتاریەکان خوای گەورە عافیەتمان پێ ببەخشێ تاقیمان نکاتەوە بە ناڕەحەتی ژیانمان خۆشکە بۆ خۆمان ئەگەر لێمان بەسەر هات یان خوا نەخواستە خەڵکانی ترمان بینی یەکسەر پەنجەی تۆمەت بۆ خۆمان یان بۆ خەڵکانی تڕانە شێشین کە ئەمە خوا ڕقی لێیەتی خوا عقوبەی داوە ئەبێ کەسێکی خراپەکار بێ پیاوێکی خراپ بێ کچێک و کوڕێک و ژنێکی خراپ بێ نەخێر ئەگەر یەک حاڵەتیان هی عقوبەیە ئەویش تەنها بریتیە لە ستەمکردن و لە ئازاردانی دڵی دایک و باوک و ڕەنجاندنی دڵی دایک و باوک سیانەکەی تری بریتیە لە فەزڵ و ڕەحمەتی خوای پەروەردگار یان لە بەڵایەکی گەورەتر لای داوی بەهۆی ئەم بچووکەوە یان دەیەوێ وەکو دەنکە گەنمەکەی ناو زەوی ماوەیەک لە ژێر تاریکی دابی بۆەوەی بس باڵا بکەی و لە جیاتی یەک دەنک ببی بە 600 و بەرهەمی زیادت هەبێ و شانازی بەخۆتەوە بکەی یان خوای پەروەردگار مەسافەیەک داد دەبڕێ بۆی لە ئەنجامە خێرێکی زۆر گەورە بۆ خۆت و بۆ کۆمەڵگاکەت لە تۆوە بەرهەم بێ